ئەمڕۆ دانیشتنی یەکەم بوو لەسەر سکاڵای دووەم کەسی گرتە ڤیدیۆیەکە کە ئەوەی کە مۆبایلەکەمی شکاند. بۆ ئەمڕۆ مۆڵەتی فەرمیم لە کار وەرگرتو بۆی ئامادەی دانیشتنی دادگا بم. جگە لە سکاڵا تۆمارکردن لەسرم دەمەوێت هەندێک زانیاری بخەمە ڕوو کە پێشتر باسم نەکردووە. بەیانەکەی ڕۆژی 25 سێی 2010 کە یەکەم ڕۆژی خۆپیشاندان بوو ئاگادار کرامەوە گەربێت و بەشداری لە هەر جۆرە ناڕەزایەتێک بکەم ئەوە ناوم لە لیستی دەوامی ئێواران کە دەوامێکی حکومیە دەسڕێتەوە. 26 سێی 2010 هەڕەشەیەکی تەلیفۆنیم بۆ هات سکاڵام لەسەر تۆمار کرد لەسەر ئەو هەڕەشە تەلیفۆنیە کە هەرچەندە خاوەنی ژمارەی تەلیفۆنەکە ژمارەی خانووەکەشی دیاریکراوە بەڵام تا ئێستا وەڵام نەدراومەتەوە لە مانگی سێوە تا ئێستا. بەهۆی بایکۆتکردنی دەوامەوە 4 ڕۆژ موچەی دەوامی ئێوارانم لێبڕا و لە دەوامی بەیانیان هەوڵی فەسڵکردنم درا. پاشان لە دواییە کرا بە 8 ڕۆژ غیاب لەگەڵ بڕینی موچە. هەفتەی ڕابردوو لەلایەن بەڕێوەبەری ئەو نەخۆشخانەی کاری لێ دەکەم پێم ڕاگەیاندرا کە لەمە دوا بۆم هەیە تەنها 2 ڕۆژ دەوامی نەخۆشخانەی نانەکەلی بکەم لە بەیانی و ئێواران لە کاتێکدا من پێشتر دەوامەکانی خۆم هەموو بە مەزبوطی کردووە و هەروەها هاوپیشەکانم دەوامەکانی خۆیان هەر لە هەمان حاڵەتی مندان مەبەستم لە تەنسیبیشن دەوامەکانی خۆیان هەموو ڕۆژێ دەکەن. بەڕاستی ئەمن لەوەیان پێچەوانەی ڕێنماییەکانی ساڵی 2015 دەزانم تایبەت بە دەوامی ئێواران. ئەمن زیاتر پێم خۆشە خزمەتی نەخۆشەکانم بکەم، خزمەتی هاوڵاتیانی شاری هەولێری خۆشەویست بکەم.